سڵاو من عومەر عەبدوڵڵام لە بەرنامەی تۆش لێبووکۆڵەوە لەگەڵتانم. لەو بەرنامەیەدا هەرجارەی لە بابەتێک دەکۆڵینەوە وەڵامی پرسیارێک دەدەینەوە. پرسیاری و جارەمانەوەیە بۆچی ئۆتۆمبیلە ئەمریکیەکان یان بەورتر بڵێن قەمەرە ئەمریکیەکانی ساڵی 67کان بەراورد بە قەمەرەکانی ئێستا گەورەترن. بێگومانەوە زیاتر بە هۆکارێکی هەیە، بەڵام ئێمە لەو ئەڵقەیەدا تیشک دەخینە سەر یەک تاکە هۆکار کە ئەویش زەنجی عەرەب ئیسرائیلە. فەرموون لە درێژەیە ڕاپۆرتەدا زانیاری زیاتر ببیستە. لە 29/11/1947 بڕیاری ژمارە 180 نەتەوەیە گرتوەکان دەرچووە. لە بڕیارەکەدا هاتووە کە دەوڵەتێک بۆ فەڵەستین و یەکێک بۆ ئیسرائیل دروست بکرێت. لەو کاتەوە تا ئێستا بە نزیکەیی لە هەردەیەکدا شەڕێک لە نێوان هەندێک وڵاتی عەرەبی و ئیسرائیلدا ڕوویداوە. وەک شەڕی سەربەخۆیی لە 1948-1949دا، شەڕی نۆکەندی سوێس لە 1956دا، شەڕی شەش ڕۆژەی 1967، شەڕی ئۆکتۆبەری 1973، شەڕی لوبنان لە 1982دا و شەڕی دووهەمی لوبنان لە 2006دا. جگەل لەو شەڕ و پێکدادانانەی لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان ڕوویانداوە کە دواترینیانەوەی ئێستا حەماس و ئیسرائیلە لە غەزەدا کە تا ئێستا بەردەوامە. ئەوەی شەڕی ئۆکتۆبەری 1973 لە شەڕەکانی دیکە زیاد دەکاتەوە ئەوەیە ململانەکان تەنها لە بازنەی کردەی سەربازیدا سنووردار نەکران. جگەل لەوەش کارتەکانی فشار پشتیوانانی ئیسرائیلیشی گرتەوە. شافەیسەڵی سعودیا و وڵاتانی دیکەی عەرەبی خاوەن نەوت بڕیاریاندا گەمارۆ بخەنە سەر وڵاتانی پشتیوانی ئیسرائیل و نەوتیان پێنەفرۆشن. یەکێک لەو وڵاتانە ئەمریکا بوو کە بە 2.2 میلیارد دۆلاری ئەمریکی پاڵپشتی ئیسرائیلی کردبوو. گەمارۆی نەوتی وڵاتانی عەرەبی هەرچەندە چەند مانگێکی خایان، بەڵام کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لە وڵاتانی ڕۆژئاوا دروست کرد. نرخی بەرمیلێک نەوت لە $3 بوو بە $12. لەگەڵەوەشدا بە ئەستەم دەستیان دەکەوت. حکومەتی فیدرالی ویلایەتەکان لە ئەمریکا کۆمەڵێک پلانی کورت و درێژمەودان بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی سوتەمەنی دانا. پلانە کورتمەوداکان بریتی بوون لە گۆڕینی خێرایی ڕێگەپێدراو لە ڕێگاکانی دەرەوە لە 112 کیلومتر لە کاتژمێرێکەوە بۆ 89 کیلومتر لە کاتژمێرێک کەم کرایەوە، هەتا ئۆتۆمبیلەکان کەمتر سوتەمەنی بەکاربهێنن. ئەو بڕیارەی کۆنگرێس لە سەردەمی سەرۆک نیکسنەوە لە ساڵی 1974ەوە کاری پێکرا، هەتا لە سەردەمی سەرۆک کلینتۆن لە 1995 بە بڕیارێکی دیکەی کۆنگرێس هەڵوەشێنرایەوە. جگەل لەوە ئۆتۆمبیلەکان بە ژمارە تاک و جوود بەنزینیا وەردەگرت. لە هەندێک جێگا بەنزین و گاز تەنها دەدرا بەوانەی ئۆتۆمبیلەکانیان بۆ بازرگانی و پێویستی گشتی بەکاردەهێنن. لە هەندێک بواردا ئەگەر ئۆتۆمبیل زیاتر لە نیوەی تانچیەکانیان پڕ بێت، بەنزینیان پێنەدەدا یان شوفێر تەنها دەیتوانی بە سنوورداری چەند گاڵۆنێک بەنزین بکڕێت. حکومەتی ئەمریکا بۆ کۆتایی هێنان بەو قەیرانە لەلایەک بە ئاشتیانە هەوڵی لادانی ئەو گەمارۆی وڵاتانی عەرەبی دەدا، لەلایەکی دیکەش بژاردەی سەربازی بۆ دەست بە سەرداگرتنی جێڵگە نەوتیەکانی سعودیا و ئیمارات و کوێتی بە هەند وەرگرتە بوو، بەڵام لە سەرەتای ساڵی 1974 توانرا بە ئاشتیانە کۆتایی بەو گەمارۆیە بهێنرێت. دوای گەمارۆی نەوتی عەرەب لەسەر ئەمریکا لەلایەک خواستی خەڵک لەسەر ئۆتۆمبیلی بچووک زیادی کرد تا سوتەمەنی کەمتر بەکاربهێنێ. لەلایەکی دیکە بە بڕیاری کۆنگرێس ڕێنمایی کافەی دەرچوو کە کۆمپانیەکانی ئۆتۆمبیل ناچار دەکات بەرهەمەکانیان کەمتر سوتەمەنی بەکاربهێنن. سەرەتا ئەو یاسایە تەنها قەمەرەکانی گرتەوە، بۆیە قەمەرەکانی 70-80کانی ئەمریکا قەبارەیان زۆر گەورەترە بەراورد بە قەمەرەکانی ئێستا. بچووکردنەوەی قەبارەی قەمەرەکان یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە تا سوتەمەنی کەمتر بەکاربهێنن. هەروەها چوستی مەچینەکانیش بەردەوام چالاکتر و باشتر دەکرێن تا لەو ڕێژەوە بتوانرێت وزە پاشەکەوت بکەن. قەمەرەی ئێستا توانای هەیە دوو هێندەی قەمەرەی ساڵانی 70کان ڕێگا ببڕێت بە هەمان بڕی سوتەمەنی. بە گوێرەی ماڵپەری دامەزراوەی پترۆلی ئەمریکی لە ئەمریکا ئۆتۆمبیلەکان ڕۆژانە 1.4 ملیار لیتر سوتەمەنی بەکاردەهێنن. خۆگە ڕێنمایی کافەی لە 70کان دەرنەچوایە، ئێستا ڕۆژانە ملیارێک لیتر زیاتر سوتەمەنی بەکاردەهێنرا. بەواتایەکی دیکە ئەمریکا ساڵانە ئەو پارەی لە پاشەکەوتی سوتەمەنی ئۆتۆمبیل بۆی دەگەڕێتەوە زیاترە لە بودجەی ساڵانەی سعودیا و ئیمارات و کوێت بەیەکەوە. سەرنج بدەن گەمارۆی نەوتی عەرەب چۆن بەخێر بۆ ئەمریکا شکاوەتەوە. تۆش زیاتر لێ بکۆڵەوە.